طبعا ئەمریکا ئەمڕۆ لێرە کراوەتەوە حفتە بازارێکە لەلایەن جوتیارێکی پارێزگای هەڵەبجەوە کراوەتەوە کە جوتیارێکی نمونەیە و خاوەن بەرهەمێکی زۆرە. ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ سیاستمان وایە کە دامی ئەم جۆرە پرۆژانە بکەین و خۆشمان ئەمانەوێ حفتە بازاری گەورە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان دروستکەین و یەکەم حفتە بازاریش کە دروست کرا لە پارێزگای هەڵەبجە پێش چەند ساڵێک ئێمە دروستمان کردووە و بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک کەم و کورتی هەبوو نەمانتوانی ئەم حفتە بازارە لە هەموو وەرزەکانە بەرهەمی جوتیاریتیان نمایشکەین. ئێستا لە هەوڵین بۆ ئەوەی ئەو حفتە بازارە هەموو پێداویستی و کەم و کورتەکانی دابینکەین بۆ ئەوەی هەفتانە جوتیار بتوانێت بەرهەمەکانی خۆی تیا ساغ بکاتەوە و بە نرخێکی گونجاو و بە کوالێتێکی باش و بتوانێت ڕاستەخۆ بەرهەمەکەی با بە کڕیار نەوەکو بەرهەمەکەی بچێتە ئالۆلێ و بچێتە لای بەقاڵ ئینجا بگاتە دەستی کڕیار. کردنەوەی ئەم جۆرە پێشنگانە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە زۆرجار لە بازاڕەکانە بەرهەمەکانمان ساغ نابێتەوە. بۆیە ئێمە ئەم پێشنگا کشتتوکالانە کە ئەکرێتەوە شتێکی باشترە بۆ ئێمە و هەم کەسی بەکاربەر یا کڕیار یا ئەوەی کە پێویستی بە ئەو بەرهەمە کشتتوکالانەیە و میوەجاتانەیە کە لە هاوینا ئێمە ئەیکڕین بێت لێرە ئەمانە 100% ئۆرگانین هی دەستی جوتیاری خۆمانە هیچ شوێنێکی تریتیانە و کەسی بەکاربەر دەتوانێت لێرە کەسی کڕیار بێت بەرهەمەکە بە دەستی خۆی لێکاتەوە یعنی 100% ئەمە سروشتی ئۆرگانیە بۆی هیچ کێشەیەکی نەبێت کێشێکی تەندروستی نییە بتوانێت بە ئازادانە لە ماڵەوە بیخوات و بیدا بە دەرخواتی ماڵ و منداڵەکەی.